دایمەک لێی ئەوەم لە یەکەن کاڵن ژیار باسی ئانیمەی ناکات بەڵام سێرکەن چیم بۆ هێناون مانگام بۆ هێناون بە زمانی کوردی بۆوانی کە نازان مانگا چیە بینەریەم ڤیدیۆی بن و ئەوانش کە خۆیان جمهوری ئانیمێن ئەمەیان دەستکەوێت تا کۆتایی بینەر بن. مانگا جۆرێکە لە کتێب بەڵام کتێبێک بە نووسین و وێنەوە کە ئەتوانین بڵین سەرچاوی بەشێکە لە ئانیمەیەکان نمونەی گەورەش ئەتوانین بڵین وان پیسە کە وان پیس سەرەتا مانگا بووە دواتر کراوە بە ئانیمەی. ئەنجا ئەوەی کە ئێستا لە بەردەستیمنایە بۆرۆتۆیە لەگەڵ جوجوتسو کایسن. ئەم دوانە کراوە بە زمانی کوردی خۆی یابانیە هەروەکو لێرەیە دیارە بە کواڵتیکی زۆر بەرز چاپکراوە بۆ زمانی کوردی وێنەکانی تایە و جیاواز لەوە زمانێکی پاراوی کوردیە کە هەموو کەسێک دەتوانێت لی تێبگا و بەجددی شتێکی زۆر جوانە و بە وردەکاریەکی زۆرەوە کارەکانی بۆ کراوە و هەر بۆی کە وەکو یابانیەکە وا بێ و هیچ فەرقێکی پێ نەگەی بەڵام چێوەی کە گۆڕاوە تەنها بۆ بە زمانی کوردی. ئەستا چەند جۆرێک لەم مانگایانە بە زمانی کوردی بەردەستە لە مستەر شۆپ ئەمە ئەکاونتی فەیسبوک و ئینستاگرامەکەیانە یاخودە دوان پەیوەندیان پێ بکەن و لە کاپشنی پۆستەکە تاگیانەکەم. ئێوە زۆر خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.